إذا أراد الله بعبد خيرا أرضاه بما قسم له وبارك فيه. أجر خوا توفيقي كسيكي داو خيري بو أم كسويست أويك بي داو بي عطا كردو بي رازي أبي إما ياساك من هي لكاروباري الدين من سيري سروي خو مانكين لكاروباري الدنيا من سيري خواري خو مانكين كاتك أبيني نداري سيري ندارتر لخوتك نخوشي نخوشتر لخوتك بحال مالي سيري بحال مالي كي خرابتر لخوتك كاتك إنسان راضي أبي بشي خوي لدنيايا زور آرام أبي ئەمڕۆیەک لەو ڕۆژانەیە کە کافران و بێدینان هەوڵ ئەدەن کە خەڵکی موسڵمان ڕازی نەبێ بەشی خۆی هەموو مانوالی ئەکەن چاوچنۆک بین سەیری ئەوە بکەین کێمان زیاتر کۆ ئەکاتەوە بەینەما لە کاروباری دینمانە سەیری نەویترەکەین جارێک لەگەڵ گەنجێکە قسەم ئەکرد نمونەی هێنایەوە بە هەندێک زانە کە تووشی هەڵە هاتوون کوڕم ئەمە بۆ دنیایە ئەمە بۆ دین نییە لە دینداریە ئەبێ ئەو پەڕقی مەسیرکەی لە دینداریە ئەبێ سەیری شێخی گەیلانیکەی کە لە ئەواخیرەکانی عومریە ئەڵێ ئەتوانم سوێن بخۆم لە بەردەم ڕەب العالەمینە لەو ڕۆژەی کەوا باڵغ بووم هەتا ئێستا گوناهێکم نەکردو ئەبێ ئەوا سەیری سەرەوەکەی ئەبێ سەیری عەبدوڵای کوڕی زوبەیرکەی کە بە ئەسما ئەڵێ دایکە قەسەم بەخوا لەو ڕۆژەی کەوا باڵغ بووم گوناها خەتەرەی نەکردووە بە دڵمان نەک نەمکردووە بە دڵیشمان نەگوزەراوە ئەمە تەوفیقی خوایە لە خواناسیە ئاوا سەیری سەرەوە کە لە دنیاداریە سەیری خوار خۆت کە ماڵە شڕەیەکت هەیە ماڵی زۆر شڕتر لە تۆ هەیە ژوورێکت هەیە تیا ئەحەوێتەوە زۆر بچووکە چەند کەس هەیە تەمەنای ژوورێک ئەکە جارێک هەژارێک هاتبووە لام دیار بوو لەگەڵ خێزانی عاجزی بوو خێزانی ئەمیش بە عومرێکی گەورەوە پێوت بوو تۆ پیاوێکی وەها نەبووی بتوانی ماڵێ ساسکەی بێ ماڵ و حاڵین ئەم پیاوە پیرە جوانە فرمێسێک بە چاوی هاتە خوارەوە ئازار بە دڵی گەیشت بوو ئەی ماوەسە هانام هێناوە چی بکەم بەم پیری خۆ تازە هیچم پێ ناکرد دراوسەکانت هەموو ماڵیان هەیە ناوەڵڵا کێ لە گەڕەکە لە تۆ فەقیرترە وەڵا زۆری تیا لە من فەقیرتر من ئەلحەمدولیلا مەعاشم هەیە مەعاشیشی نییە ماڵ هەیە خۆم هاوکاریانەکەم دەی برای خۆم سپاسی خواکە تۆ لە تەوفیقی خوایە لە ڕەحمەتی ڕەب العالەمینە بۆیە ئەگەر تەوفیق هامڕای ئینسان بێ ئینسان لە خێرێکی زۆر گەورەیە